ئەم دەسەڵاتە سەیر و سەمەرەیی هەرێمی کوردستان لەلایەکەوە پێگەی زانایانی ئاینی قۆرخ دەکات و لەلایەکی دیکەشەوە لەگەڵ هەر ڕووداوێکی قێزەون دەست بەجێ مەلا و مزگەوت و مسلمان دەکاتە ئامانج. لە دوای ڕووداوە قێزەونە گوماناویەکەی بینای پارێزگای هەولێر دەسەڵات بە ماکینە زەبەلاحی ئەعلامیەکانی کەوتە وێزەی بەشێک لە زانایانی ئاینی و مزگەوت و وانە ئاینیەکان و دەیانەوێت وانیشان بدات ئاینی پیرۆزی ئیسلام و پەروەردەی مزگەوت هۆکاری بیری توندڕەوی و خوڵقێنەری ئەو ڕووداوانەیە. ئەوە شەرزوو کاردانەوەی لای هاوڵاتیان و زانایانی ئاینی و تۆڕە کۆمەڵایەتیەکان دروست کردووە. اللهم احفظ بلادنا من الفتن. بە شانازیەوە پەروەردەی مزگەوتم ڕاستەیەک کە هەزاران کورد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک وەڵامێک بۆ چاواشەکاریەکانی دەسەڵات بڵاوی دەکەنەوە. آخر گەلێک زۆرینەی مسلمان بێت و کەلتوری یاوێتەی بنەما جوانەکانی ئیسلام بێت و هەر بەتەنهاش ئیسلام خێری بۆی هەبوو بێت چۆن بەرگری لە مزگەوت ناکات و پەروەردەکەشی هەر لە حوجرە و مزگەوتەوە وەرناگرێت. پەروەردەی دین و ئیسلام قەت نتیجی بەکار نایێنێ. قەت باوەڕ ناکەم مەلاشتی خراپە خەڵک بڵێ. گەوت خەڵکتی ئەگەێنێ لەوەی کە ژیان چییە، خەڵکتی ئەگەێنێ لەوەی کە چۆن بەیەکەوە بژین، نەگەوەی کە بە پێچەوانەوە ئەمڕۆ خەڵکانێک وها تێگەێنراون کە ئیسلام ئەوانەی کە ئەچنە مزگەوت پەیامەکانی ئیسلام و پەیامی قورئان پەیامی کوشتن و بڕینە. نەخێر بە پێچەوانەوە ئیسلام هەر ناوەکەی خۆی ئەسڵ ئەگەر ئێمە سیریکەین سەرەتای ناوەکەی ئیسلام ئاشتیە و ئاشتی خوازیە و ئاشتیشی ئەوێ. ئەوەی بێتە مزگەوت ئەخلاقی جوان فێرە بێت، هەڵسو کەوتی جوانە بێت لە ناو خەڵکە، سەلام لە خەڵکە کاڕێز لە خەڵکە گرێت تێگەشتی ئەوەی نێتە مزگەوت هیچ ئەخلاقێکی تیا نابینی. ئەوەی جێگەی پرسیارە هەموو و تاوان و کوشتن و بڕینە کۆمەڵایەتیانەی بەهۆی پەروەردەی ناڕەسەنی ڕاگەیاندنەکانی دەسەڵاتەوە بە شەو و ڕۆژ لەسەر شەقامەکان تۆمار دەکرێن دەسەڵات بێدەنگی لێ دەکات. بەڵام سیناریۆیەکی قێزەونانی دەستگا هەواڵگریەکان کە ئەگەر لە مزگەوتیشەوە دەستی پێکرد بێت دەیان گەنج و زانای ئاینی تێوە دەگلێنرێت و مەلا و مزگەوت و مسلمانیشی پێدەکرێتە دێوزما بەو ئامانجەی ئەو دەرگایی کە وشیاریەکی ڕەسەنی مەردانە بڵاو دەکاتەوە دابخرێت و مامۆستاکەی بێدەنگ بکرێت. ئەگەر دوو حیزب لە بین یەکا کێشیان هەبێ کێشە سیاسیەکان بۆ یەکلا نەبێتەوە کامیان دەسەڵات و قووەت و دڕکی هەبێ ئەویان تۆمەتبارەکە بەوەی کە فڵان و فیسارە. ئێمە هاوارمان کردووە چەند جاری تر هەرچی موشکیلەتان هەیە ئێوە مقڕی سیاسیتان هەیە پەرلەمانتان هەیە کوێتان هەیە یەکلای بکەنەوە مەیاڵێنەوە بە ئەهلی دین و مزگەوتدا. بۆچی ئەبێ ئەگەر منداڵێک خەڵەتێنرابێ یا تەسیری شەبەکاتی ئەنتەرنێت و ئەو شتە خراپانەی کە بڵاو کراوەتەوە لە ڕووی ئیرهابەوە تەسیری تێکردووە دیسانە و بیهێنی بیاڵێنیتەوە بە مزگەوتدا بە خەڵک بڵێ مناڵەکانتان منێرن بۆ مزگەوت. دەسەڵاتێک باوەڕی وایە مزگەوت بیری توندڕەوی بەرهەمدێنێت و لەگەڵ هەر ڕووداوێکی قێزەونانش بەو پاساوانەوە ئەو زانە ئاینیانەی پێسەرکوت دەکات و لە مزگەوت دووریان دەخاتەوە کە نابنە دەستکەلای دەسەڵات. لەو لاشەوە دەیەوێت زۆرینەی زانایانی ئاینی لە یەکێتی زانایان سەر بە حەزبەکەی خۆی بن کە دیارە لە کۆی 31 ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی زانایانی کوردستان 22 ئەندامیان سەر بە پارتی دیموکراتی کوردستانن. لە دوای ئەو قۆرخکاریەی پارتیژ نووسەرێک دەنووسێت بەپێی ئەم هەڵبژارد نەبێت چیتر مزگەوت داعش بەرهەم نایەنێت بەڵکو پارتی بەرەم دێنێت. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.